أي بي أوف أون آخ عايش واي زيت أنا دایکە و ماسێ بوو بەچی لاکەی دڵمانێ لە برسا چاورێ لەسەر ماسیێکیتان لە خۆتان کرد چۆن جوابی خەڵگەێنەوە بەم جەژنە ها؟ ئەزانین چۆن دایژیان تخوازە کە ماسیەکە هات تۆ خۆ سەری گەورێت بە عەدالەت تەوزیعیکە لەبەر من برا گەورەم بەشی کلکەکەی بۆ ئەوەندانێ بەشی کە لەو نەرمەکەشی بۆ ئێمە قیروسیە ڕاستەکە دایکە گیان لەبەرەوەی برا گەورەم و عەقڵی لە دەستداوە ئێسقانەکەی بۆ ئەوەندانێ نەرمەکەشی بۆ ئەم کوڕە بچکۆلەی خۆدانە باشە بە ساقە بم احترامی خۆ بگرە خولە تۆ خۆ احتیرامی خۆ بگرە لێو قبوڵ ناکەم دایکم دانیشتووە مەڵم با قسە نەکەم دایکم دانی شەڕۆڵە دیسان دەسەر پێکردەوانەیە ئاڕۆڵە و ماسیە بێنە السلام عليكم. خاڵە خاڵە يا خاڵە هەلا خاڵە يا خاڵە هەلا خاڵە يا خاڵە ئەمە تێناگەم ئێرە ماڵە یا سەهرەیە ئەوە چێ کورە و شەقشەقە شەق چێوە خاڵە چەقەنەکەم دەنگی نایە بەدەم لێم ئەوە چیەوە چڕ چاوتان لۆ هاوەچی خۆخی سپی ڕزیە ڕزی ئەوە لەسەر ماسی شەڕیانە هەی ئەمرتان نەمینێرێ وەڵڵا ماسی هەندەی دەینی کورە ئایلەی نەدی و بدی ئاخر نەدیت کۆکەنە خوشکمەوانە نەدیت کۆکەنە کورە ماسی چێ ماسی هەر عیبە لۆ ماسی وە دەکەن ئەمرتان نەمینێ ئەرێ خوشکم دەرێ ماسێکە زۆری مایە لێنەوەی هێنێ دەڕۆڵە دەبیێنە بینە کورە و ماسی بینە زووبە وەڵی خاڵە عەباس پێ ناخۆش نەبێ ڕێک تۆش تەبیعەتی پشیلەو هەیە بۆ حاسەی بۆنکردن دەرەجەیەکی کۆڕم ئامندرم خەبەریدا زانی مەوڕۆ ماسیە کورە دەبینە و ماسی بینە دەی ئەمن یەک چش نییە سرم سوڕمایە لە یەک شتی حایر مایمە ئەنگۆ حەز لە چڕ چاوی یەکدری ناکەن بە قسەی کەس ناگەنەکن یەک خێرا ئەوڕۆ لە بەرامبەر یەکدری دانیشتینەوە ئەها ئەم پرسیارەی خاڵە عەباسم زۆر پێخۆشە زۆر جەوهەریە ڕاست و ڕەوان پێ بڵم خاڵە عەباس ئەوەی ئێمەی کۆ کردوێتەوە و لەم جەژنەیە ماسیە ئەی ئەمرتان نەمینێ کوڕم ئەی ئەمرتان نەمینێ داوە شێنەڕێ وەڵڵا کورە عیب نییە پیا و شخصیەتی خۆی لۆ ماسی بینتە خوارێ ها خۆتان ئەوها بە حقوبە دادەنێن و بە قسەی کەس ناکەن و حیسابی هیچ لۆ خارتان ناکەن لۆ داکتان ناکەن لۆ ماسی وەڵڵا عیبە پیا و لۆ ماسی بکە کورە دەبینە و ماسی بینە بردم لە برسان وەڵا خاڵە گیان ئەگەر ماسی نەبووە منیش تەنەزولم ناکرە زانی بۆ بۆ لەبەرەوە حکومەت گرانی کردو ماسی بۆی ئێستا منیش حەزم لێتی ئەزانین چۆن خاڵە خۆی هەتا برسی و بێ ئەو ماسیە لە مەعیدا باشتر جێ خۆی کاتەوە ماسی سەگە وەرە سەجی چه حالی چه ماسی هەر ماسیە کورە دەبینە و ماسی بینە دەرێم هەستم بیدەمە بەر شاپان ئەرێ دڵە مەحمەد من لە برستان مردم ئەرێ و ماسیە چ بوو؟ ئەرێ دەژنێ من چوو زوانم محموگیان ئەرێ چ بوو ئەو ماسی هەر نات من مردم لە برسا مەحموو بە ساقە بێ ماسیەکەش نییە بۆ دەبم بە ماسی بە ساقە خۆمە بۆ بژێنم با ناحەز دڵی بتەقێ ئەمرت نەمینێ زەلامەرێ وەڵڵا دەستی پێکردەوە خۆ ئەمە واز ناهێنە زانین چۆن شەڕی ڕاگەیاندن ڕناگرێت وەڵی منی شەڕی جەولی دووەم بۆ ناکرێت بەس دەتوانم پێی بم ئەی ئەمرت نەمینێ زەلامەرێ وەڵڵا کورە تا و ماسی بینە کورە شانگەی برام ماسەکەی دابەزێنە ئەرێ ئەو ماسی ئەژداییتان سوودانە موتان خواردووە ئەرە ڕۆڵە بۆ ماسیێتان خواردووە دەزانی لۆ سکە ئەنگۆ هەر هەمووتان ڕۆژێک لە ڕۆژان خەمەچی ئەو داکەتان نەبووە سەرەکتان لەو داکەینەدە هەر ئەمن ئەو کوڕێنە لە گەری مادی بوونیە لێ ئەماش بیراتەکەمان خوارد کورە هەی ئەمرتان دەمینێ ئەرێ وەڵڵا کورە من دعوەتەکەم بەجێشتە جیز چالووەم زۆر بڕی بوو جیزەک کورە من گۆشتی جیزکم بەجێش هەی لە خەبری کورە دە چۆکت نادە چۆکت چەند درێژە